دەبێ بەنێو چەند بازگەیەکی حەشدی شعبیدا تێپەڕین تا دەگەینە لیوای شەشی پیادە. ئەم جادە بەرەو تکری دەڕوات. ماوەیە کە چەکدارانی داعش لەم سنوورە بە چڕی کەوتونەتە جموجوڵ. دوایین هێرشی داعش شەوی چوارشەممە 15 بوو بۆ سەر سەنگەرەکانی هێزەکانی پێشمەرگە. یار ئێمە پێشێر معلوماتمان هەبوو و لەلایەن وەزارەت و میعمەرەوە ئاگادار کرابین کە تیرۆریستانی داعش جموجۆڵیان هەیە لەم سنوورانە ئەیانەوێ شێرش بکەن بۆ سەر سەنگەرەکانمان. ئەوان ویسیان سەرەتا لە ڕێگەی چاندنی حەبوە ناسیفەوە لە جادەوە بۆ ڕێگای جادە قەتەکەن بۆی ئێمە هیچ هیمداتێکی پێشمەرگەمان قووەتێکمان بۆ نیت. وەک فەرماندەکانی لیوای شەشی پیادە ئاماژەی بۆ دەکەن داعش بۆ ئەو هێرشە پلانێکی تازەی سەربازی بەکارهێنا بوو لە ڕێگای چاندنی بۆمبویستویانە ڕێگەی پەیوەندی نێوان فەوج و هێزەکانی پێشمەرگە ببڕن بۆ ئەوەی بە ئاسانی هێرش بکەنە سەر سەنگەرەکانی پێشووی پێشمەرگە لەسەر پردی زەرگە. ئێوە هاتوونەتە خوڵای چەکدارای داگوڵای ئێمە هاتوونێت خوڵای چەکدارای داگوڵای ئێرە شوێنێکی کوردستانیە ڕاستە کاتی خۆی کاتڕژێوی بەعەس تەعریبی کرد و عەربی هێناوەتەنە کوردی دەرکردووە با شوێنێکی کوردستانیا سنوورەکەش ماوەتە جەبەل عەمرینە بەسەر کەمینەکەی داکەوتن ئەوان داعشکە لێ هاتن کەمینەکە لێیدان زۆر بەتوندی. تکرید لەسەر ئاوەکەی بە 30 کیلۆمەتر تقریبا 30 کیلۆمەتر بەڵێ لە ئاخر ڕەبیەکەی ئێمە لە سەر پردی زەرگەیەوە 30 کیلۆمەتر سیارە ئەتوانین بچە ناو تکرید. ئەگەرچی ئەم ناوچە لە دروشمی سیاسیەکان کوردستانیە بەڵام وەک پێشمەرگە ئاماژەی پێدەکات لە ئێستادا هیچ گوندێکی کوردی تێدا نەماوە. بەڵام پێشمەرگە بۆ پارێزگاریکردن لە دووس خورمات و بە ئاراستەی ڕۆژهەڵاتی خورمات و بەرەو تکرید 50 کیلۆمەتری کۆنتڕۆڵ کردووە و دەیەوێت لە ڕووی سەربازیەوە ئەو دروشمە جێبەجێ بکات کە چەندین ساڵە سیاسەکان ئاماژەی پێدەدەن. ئەم سیایەکە لەبەردەمانات سیای حەمرینە. ئەم حەمرینە مڵکی کووردە ئەمە داگیر کراوە. ئەم حەرزەی کە لەسەریش وەستاوین ماڵی هیچ کەسێک نییە لە غەیری کورد نەبیت تەنیا لە سەردەمی خۆی سەدام حوسێن ئەم سنوورانەی هەموو تەرحیل کردو و خەڵکی هاوردەی حەرەبی هینا لەم سنوورەی نیشتەجێ کردو و دەیان مەشاریح و شتی باشی بۆکردن بۆی بتوانن لێرانە سەیطرە بکەنە سەر ئەم ئەرزە و ئەم سنوورەی کوردنشینیش. هێزەکانی پێشمەرگە زیاتر لە 40 کیلۆمەتر لە پێشی سەنگەرەکانی حەشدی شعبی سەنگەریان لێداوە بەرامبەر بە چیای حەمرین و پردی زەرگە. وەک هێزەکانی پێشمەرگە ئاماژەی پێدەدەن پێشمەرگە بڕوایان بە هێزی سەربازی حەشدی شعبی نییە بۆ وەستانەوە بەرامبەر بە داعش و پاراستنی دووس خورمات و ئاڵاوشیار NRT زنجیرە چیای حەمرین.